و ئەم بارودۆخە پەروەردەیی کە ئێمە تایە هەین هەمان بارودۆخی پەروەردەییە لە ڕووی بێمعناییەوە کە ڕۆسۆ کە شتەکان باس دەکات و دەست دەکەی فعلەن باسی ئێستای ئێمە دەکاوە و بارودۆخە پەروەردەیی کە ئێمە تایە لەوێوە ئەسڵەن ئەم تاریکیە و ئەم بێمعناییە ئەم پوچیەی کە ئێمە تیا هەین لە ڕاستیە دەستپێکی قۆناغە نوێەکە لەناو ئەو پوچیایە لەناو قوڵای تاریکەکایە و هەتا ئەو تاریکیە نەمانگەیەنێ بە تەواو ناومێدیەکی تەواو لە ڕاستیە ئەوەی لەناو تاریکیەکایە سەردەنایە من لێرەوە سەری شەکەرەکەم بەڵام ئەگەر لێرەوە سەیری نەکەی فعلەن هەستەکەی ئەوەی کە من دێڵێم شتێکی خەیاڵیە یعنی شتێکە وەکو بڵێ من باسی چی دەکەم ئەو تا موچەنی من باسی چی دەکەم